بەڵە بەڕێزان سەبارەت بەو کۆمەکی و هاوکاریانەی کە لە باشووری کوردستانەوە بە تایبەت لە پارێزگای هەڵەبجەوە ڕەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان کران بۆی بگا بەدەستی لێقەوماوان و زیان لێکەوتوانی زەمین لەرزەکەی دوانزەی ئەم مانگە نێردراوی پەیام لە شاری پاوە جەلال محەممەدمان لەگەڵایە. جەلال سڵاوی خوارد لێبێت، دیارە تۆ ئێستا میوانێک کردلایە، زانیاری زیاتر چی هەیە فەرموو. سڵاو لە تۆ کاکدانە لە بینەرانی بەڕێزی کەناڵ ئاسمانی پێیان بێت. بەڵە دیارە ئەو کەمپینی کە لە هەڵەبجە پێکاتبوو لە ماوەی 4 ڕۆژەیە و کەلوپێل و پێداویستی و ئەو ڕەپارەی کە خۆیان کردبوویەوە لە دوانیوە ڕۆم ڕۆگەشتووەتە شاری پاوە لەلایەن بەڕێز کەسایەتی زۆر بەڕێز و دیاری ناوچەکە مامۆستا قادری کوشوازی لێکراوە و ئێستا میوانی و بەڕێزن و بڕیار وایە ئەم شۆ بەرنامەڕێژی خۆیان بکەن بۆی کە سبەینێ بەسەرەوەی ناوچە لێقەوماوانەی کە ئەم شۆ دیاریا دەکەن کەلکەلەکە دابەش بکەن. دیارە ئەو ڕەپارەی کە کۆ کراوەتەوە نزیک بە 200 میلیۆن تمەنە لەگەڵ پێداویستی گەرمکەرەوە لە جلوبەرگ لە سۆپال لە بەتانی. بەڵام من لێرە میوانە بەڕێزانم لایەک پێکاتەوە لە بەڕێز مامۆستای یاری ناوچەکە مامۆستا قادری ئەمێ زیاتر لەگەڵەوە قسە بکەم. بەڵام سەرەتا چمە لای مامۆستا تایر بامۆچی وەکو نوێنەری کەمپینەکە مامۆستا سڵاو لێبێ گەر پێم بڵێنەوە کە گەشتن تەواو پێداویستیانی کردتانە لە ماوەی 4 ڕۆژەیە چۆن خۆتان کردەوە تا چەند واتان وایە توان فەراغێک بۆ لێقەوماوانە پڕ بکەن. حتمتان دەکەم هەر لێرەوە سڵاوی خۆم ئەنێرم بۆ خەڵکی بە هیممەتی کوردستان بە تایبەتی پارێزگای هەڵەبجە هەر لێرەوە بە ناوی ئەم وەفدەوە ئەم برا بەڕێز و مامۆستا محتەرەمانەوە زۆر سوپاسی کۆماری ئیسلامی ئێران و جەنابی مۆحتەمەد قادری بۆ وەفدە یاوەرەکەی ئەەکەین کە زەحمەتی کێشاو هاتبوون بۆ بەرزی شۆشمێ پێشوازێکی گەرم و گوڕیان لێکردین و باش بۆ ئیسراحەت و وانە هەر لەما نەیڵا بچین بە ئیسرایەکە سوپاسی هەمویان دەکەم بڵیان ئاوادی. ئێمە بە هەماهەنگی خەڵکی شاری هەڵەبجە پارێزگای هەڵەبجە ڕاوێژی بەڵێ خەڵکی بەڕێز مامۆستایان و چالاکبانان وامان بەرزان کە لەم حادسە گەورە و لەم ڕووداوە گەورە بەسێنەدا کە ڕووی کردبوو لە کوردستان بە تایبەتی بەشی کوردستانی ڕۆژهەڵات زەرێکی زۆری دابوو لە گیانی ماڵیەوە. ئێمەی وەکو کورد بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە هەم وەکو ڕووە ئینسانیەکە هەم وەکو ئەوە بەڕاستی ئێمە چەند جار ماڵپەران لێمان مان کردوێتە ئەم مەملەکەتە ئەم خەڵکە بەڕێزە ئەم مامۆستا بەڕێزانە زۆر گەرم و گوڕ پێشوازیان یەکبووین. لەبەر ئەوە ئەگەر چی ئەمڕۆ حاڵی خۆمان زۆر و ناتەواوی پێ دیار بوو، بەڵام لا تحقرن من المعروف شيئا ولو ان تلقى اخاك بوجه طليق فسطاط شاكا هيجي بكم مزان اجل بزن هيجي ويخلق باريزغاي هەڵەبجە باش ثاني دەستکەین بە کەمپینێک بەکۆکردنەوەی حد بەدەسایە والحمد لله توانرا لە ماوەی ئەو دەتە ئیقدارێکی زۆر لە کەلوپەل لە کاڵا لە بەتانی بەرگ لە خواردن لە زۆپا بۆ بکرێتەوە و هەروەها مقدارێکی زۆریش پارە بکرێتەوە. طبعا ئێمە کەمپینەکەمان بە ناوی بەرگەرانی بەلەرزەکە لە پارێزگای هەڵەبجە و پارێزگای کورد ناحیەی بەمە کەسەر بە پارێزگای هەڵەبجەیە ئەو شتێزیانی بەڵام لازمی تانی کرماشان ناو منتیقەی سەرپێڵ و ئەزگڵە و سەلاسی باوەجانی ئێرە حادثەکە زۆر گەورەیە. لەبەرەوە ئەو ئەندازەیەکەوە ئیجازەمان کرا زۆر ئازامان کردەوە زۆر، بەڵام حدێک ئیجازەی یەک سیارە یەک وەریان داین لە ناو سەرجەمەقتەنەکە زۆر هەیە بەشی ئەمە ئەو ناوانەشمان داناوە هاتوین بۆ ئێرە بە نوێنەرایەتی خەڵکی هەڵەبجە و سڵاو و ڕێز هەڵەبجە ئەگەیەنی هەستێت پێزانە کە ئینشاڵڵا بەیانی ئەچیت بەدیان ئەو ناومانە حاوەلەیەکەین یەکی پێ بکەین کەوا دڵخۆشی بێ بۆ ئەو پێزانە مایەی ئەوە بێکەوە خەڵکانێک ئەدای دوستێکی کەم لە وەزیفەی دەرسانی خێرانێکی خۆڵی ئەی هەیە چۆن بوو کە توان ئەو بڕارە زۆرێک کۆ بەڕێزم من ئەمڕۆ دووشتی بچکۆل ئەگەر لێرە لە کەناڵی پەیامەوە بۆ خەڵک بە هیممەتی سانی عێراق بۆ ئەم بەڕێز و دایەتان لەم کوردستانی ئیسلامی کار
ئەم بەیانیە کوڕێکە خاوەن پێداویستی تایبەتمەندی نییە ینی هات بۆ وڵاتی تایوان دوام ئەسەمەتایە ئەوە مێناوە بۆ ئەم 3000 کەسیوە ڕۆژی جمعە کوڕێکی تر هاتبوو مناڵێکی کۆنە دەقیقەکەی 6,000 تیا کە هیچ مەکتەبە هێناوێتی مامەسانەی تر ئەمەی منیش دەغیرە ئەگەر ئێمە مناڵێکمان کەسێکمان خاوەن پێداویستی تایبەتە بتوانێت لێرەوە لەوەی هەیە بەشداری پیا بکات این ساعتی پڕ پێرسین پیا و گەنج و کرێکار ئەوانە هەم زۆر باشە جەلال 5 ملیۆن بەشداری کردووە بە 15 ملیۆن بەشداری کردووە لە مزگەوتەکان ئیمام جمعەکان الحەمدولله یعنی جەلال ئەگەر وابزانم میوانێکی تریشت حازرە گە بچیتە لای میوانەکەی دیکەشت پارەیەکی زۆر هەڵهات الحەمدولله و ئێمە توانم ئەگەر بڵێم ئەو مدەی دامان نەبوو دەڕۆژ بۆ کەمپینەکە دەڕۆژەکەمان کردایە لەوانەیە ئەو پارەیە بگەیشتاتە زیاتر لە 150 ملیۆن دینار ئەسمە لای میوانە بەڕێزە مامۆستا قادری کەسایەتی ناسراوی ناوچەکە ئەمەوێت زیاتر لەگەڵەوە قسە بکەم بزانمەوە هەڵوێستەی خەڵکی ئەڵەبجە چۆن ئەم پێنەوەسەستا لەگەڵ زۆر سپاس بۆ دەرفەکەی بێمە بەچی ئەم هەنگاوەی هەڵەبجەیەکان چۆن بسم الله الرحمن الرحيم ثم الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ولا حول ولا قوة إلا بالله قال عليه الصلاة والسلام من أصبح ولم يهتم بأمور المسلمين فليس كشكي خيرات تام نبتا بعنوان ما يدي شبكي في أيام وأخذ أرزكم خدمتي عزیزەکان وان لەگەلیانە من لە ئێرانە چ کوردی و چ فارسی چ شیعە و چ سنی نسبەت بە کوردانی عێراق هەمیشە خزمەتیان هەبوو لە هەر وەختێک موشکیلێ لەو دیێ بووە ئێمە وامان زانیوە کوردستانی عێراقیش هەر وەکو کوردستانی ئێرانوە ڕاستی هیچ درێغێ نەبووە بەتان مهاجر بوون لە پاوە چەند دەفعە مامۆستایان شاهیدن خەڵک درێغی نەکردو ئێمەش خۆمان مهاجرین ئێران بۆ کوردانی عێراق ماڵی دووەمیان من هەرگیز ئەمە باوەڕم بەم قسە نییە کە بێژین حەقمان هە بەسەری خەڵبجەوە ئەمە وەزیفەیەکی برایەتیمان ئەنجام داوە ئێستاشیوە لە مەقطعی زەمانە کە جەمعێک لە خەڵکی بە شەرەفی جوانڕۆ سەلاسی بەوەجانی سەرپێڵ گیلانغەرب خلاصە کرن ئیسلاماباد و زیاتر لە 1800 ئێمان هاتمان ئین ڕۆستام بین چوە 4-5 شارمان سەدەمەی دی و شارستانێکی وەکو ئیسلاماباد شتا جەمعیەتێکی کەواقعا موسیبەتێکی گەورە دووچاری دیەکانمان ئەوان کاری وەرزی بووە حیوانداری بووە من لە سەرپێڵمان و 100,000 سەرحەی بەڵێ دیارە بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە هەم وێنەکە بچڕە هەم پێشتری سەود وەک پێویست باش نەبوو بە هەر حاڵ سوپاس بۆ نێردراوی پەیام بۆ شاری پاوە جەلال محەممەد و هەر یەک لە ئەو دوو مامۆستا بەڕێزەی کە قسەیان کرد بۆ کەناڵی ئاسمانی پەیام